سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختە هێواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بە ئامادەبوونی نوێنەری کۆنسوڵخانەی 6 وڵات دادگای هەولێر بۆ سێەم جار سزای 6 مانگی زیندانی بەسەر ڕۆژنامەنووس گۆهدار زێباریدا سەپاند. ئەمڕۆ بە ئامادەبوونی نوێنەری کۆنسوڵخانەکانی هۆڵەندا، کەنەدا، ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا و ئەمریکا دادگای هەولێر سزای 6 مانگ زیندانی بەسەر گۆهدار زێباریدا سەپاند. بەڵام بە پاساوی نەبوونی جێگا ڕێگری لە نوێنەرانی کۆنسوڵخانەی هۆڵەندا و ئەمریکا کرا بچنە ناو هۆڵی دادگاییەکەوە. لە پرۆسەی دادگاییکردنەکەدا سێ شایەت هەبوون دژی گۆهدار زێباری کە هیچیان ئامادەی هۆڵی دادگاییەکە نەبوون. ڕۆژنامەنووس گۆهدار زێباری لە 22 مانگی دەی 2020 دەستگیر کرا و بە تۆمەتی تێکدانی ئاسایشی ناوخۆ حکمی 6 ساڵ زیندانی درا، پاشان بە فەرمانێکی سەرۆکی هەرێم سزاکەی کەم کرایەوە، بەڵام دوو دۆسیە دیکەی لە دشکرایەوە بەر لەوەی ماوەی زیندانیکردنەکەی لە 16 مانگی سێ ئەم ساڵ تەواو ببێت جارێکی دیکە حکمی زیندانی درایەوە بە تۆمەتی گۆڕینی لۆگۆی ئۆتۆمبیلەکەی. پاشان ڕۆژێک بەر لەوەی ماوەی زیندانیکردنەکەی لە 16 ئابی ئەم ساڵ تەواو ببێت و ئازاد بکرێت، ئەم جارەیان گۆهدار گواستایەوە بۆ زیندانی ئاسایشی گشتی بە تۆمەتی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت. گۆهدار زێباری ئەو ڕۆژەی دەستگیر کرا وەک باس دەکرێت چەکێکی تاپڕ لە ئۆتۆمبیلەکەی داگیراوە. لە 24 مانگی هەشت دادگا بڕیاریدا دۆسیەکە لە ئاسایشی گشتیەوە بگوازرێتەوە بۆ دادگای کەتنی هەولێر، بەڵام ئاسایش بڕیارەکەی جێبەجێ نەکرد. لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکەی حەمدانی ڕایگەیاند هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە یاری ئاگرین بووە کە ڕێگەی پێنەدراوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوی حەمدانی ڕایگەیاند هۆکاری ئاگرەکە ئەو یاریە ئاگرینانە بوون کە بەکار هاتوون. ئەو یاریانە مادەی سۆلیۆمی تێدا بوو و ڕێگە پێدراو نین. ئاشکراشی کردووە لەبەر ئەوەی ئامێری ئاگرکوژێنەوە لە شوێنەکەدا نەبووە و مەرجەکانی سەلامەتی تێدا نەبووە، ئەو کارەساتەی لێکەوتوەتەوە. لیژنەکە ئاماژەی بۆەوەش کرد ئاگرەکە هیچ دەستێکی لە پشتەوە نەبووە. هۆڵەکە 4 دەرگای هاتوچۆی هەبووە، بەڵام 1 دەرگای بەکار هاتووە. جگە لەوەش هیچ ڕێگەیەکی دەرچوونی فریاگوزاری لە هۆڵەکەدا نەبووە. لیژنەکە باسی لەوەش کرد بەهۆی ڕووداوەکەوە 107 کەس گیانیان لەدەستداوە و 82 کەسیش بریندار بوون. ئەوەش لە کاتێکدایە شەوی 26 ئەیلول لە ئاهەنگی بووگواستنەوەدا لە هۆڵی ئەیسەمی تایبەت بابۆنەکانی قەزای حەمدانیە بەهۆی بەکارهێنانی یاری ئاگرینەکانەوە هۆڵەکە گڕی گرت و کارەساتی لێکەوتە. عێراق دەیەوێت دادگایەکی ئەمریکی زیاتر لە 600 ملیۆن دۆلار سزا بەسەر تورکیادا بسەپێنێت. پێگەی عێراق ئۆیل ریپۆرت لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە لە هەوڵی جێبەجێکردنی بڕیارێکی ناوبژیوانی گەورەدا دژی تورکیا، حکوومەتی عێراق هەوڵی داوە دادگایەکی ئەمریکی بڕیارێک بە بەهای 601 ملیۆن دۆلار لە بەرژەوەندی عێراق دژی تورکیا دەرکات. پێگەکە لە راپۆرتەکەی ئاماژەی بۆ ئەوەش کردووە هەنگاوە نوێیەکەی حکوومەتی عێراق ئاماژەیە بۆ ئەوەی بەغدا و ئەنکەرە لەو جۆرە ڕێککەوتنە دیبلۆماسیە نزیک نین کە پێویستە بۆکردنەوەی بۆری هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە. سەرەڕای چەندین گفتوگۆی تەکنیکی لە ناوەڕاستی مانگی ئەیلولدا کە بەرەو دەستپێکردنەوەی کارەکانی هەناردەکردن دەڕۆیشت. ئەوەش لە کاتێکدایە چەند ڕۆژێک لەمەوبەر ئەمریکا جەختی کردەوە لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە پەیوەندی بەردەوامدا دەبن بۆ کردنەوەی بۆری نەوتی نێوان عێراق و تورکیا لە نزیکترین کاتدا.